بەراورد بە ساڵانی ڕابردوو هاتنی گەشتیار لە ڕۆژانی نەورۆز بۆ هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. لە سنووری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆران تەنها لە ڕۆژانی نەورۆز 100,000 سەردانی خەر سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە و 10,000 گەشتیاریش ڕوویان لە ناوچەکە کردووە و لەو ژمارەیەش 4,000یان لە شوێنی حەوانەوەی ناوچە گەشتیاریەکان ماونەتەوە. سەبارەت بە ئاماری گەشتیاران لە بۆ ڕۆژانی جەژنی نەورۆز نزیکەی 100,000 سەردانی کرد لە ماوەی ڕۆژانی جەژنی نەورۆز سەردانی سێرەنگەکانی بێرویان لە قەزای ڕەواندز مەیدان و کەوشانەدەر لە قەزای مێردەسۆر و هەروەها لەمانەشدا نزیکەی 10,000 گەشتیار هاتو تام دەڤەرە و لەو ڕێژە 10,000 گەشتیارش تقریبا 4,000 ماوەتەوە لە شوێنەکانی حەوانەوە لە ماوەی 3 ڕۆژی جەژنی نەورۆز و ڕێژەی 170 گەشتیارانی ئیرانی بە بەراورد لەگەر پار ساڵ ڕێژەکە بەرەو بەرز بنەوە ڕۆیشتووە. ئەمەش بەهۆی کاریگەری نەمانی 25,000 لەسەر ئەو گەشتیارانی کە لە وڵاتی ئێران سەردانی ناوەی هەرێمی کوردستانیان دەکرد. ئەمە بەهۆی و کارێکە ڕێژەی گەشتیارە ئیرانی بەرەو بەرز بنەوە. خاوەن ناوچە گەشتیاریەکانی بێخاڵ لە قەزای ڕەواندوز ئاماژە بەوە دەکەن کەوا بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ لە ماوەی ئەم 3 مانگە هاتنی گەشتیار بۆ دەڤەرەکەیان جیاواز بووە و ڕێژەکەی بەرز بۆتەوە. ئەمە شوای کردووە ناوچە گەشتیاریەکان سوودمەند ببن. بەدڵنیایی لەبەرەوەی ئێمە وەک خاوەنکار دایمەن لێرە بووینە ساڵانی پێشتریش بەردەوام ئیشمان کردووە لێرە، بەڵام وەکو ئەو ساڵ نەبووە چکە ئەو ساڵ مەیدانیەن گەشتیار زۆر بووە و هیچ ساڵێک بەر لە ئێستا خاوەن پرۆژە گەشتیاریەکان لە بێخاڵ نەیانتوانی سوود لە گەشتیاری بەهارە و زستانە وەربگرن، بەڵام خۆشبەختانە ئەو ساڵ ژمارەیەکی زۆری گەشتیار ڕووی لەو شوێنە گەشتیاریانە کرد و بێگومان ئەمەش دەور و کاریگەریەکی زۆری لەسەر بژانەوەی کەرتی ئابووری و کەرتی گەشتیاری و داهاتی تاکە کەس لە ناوچەکە زیادەکات. لە ڕووی گەشتیاریەوە لە پێش 21 ینی نەورۆزێ گەشتیار ڕووی تێرە کرد بوو، هەر زستانەکەش گەشتیار ڕووی تێ کرد بوو. مەنتیقێمە بەخۆی بەپێی جوگرافیا ینی هەموو شوێنە گەشتیارەکان کەتینە ناوچەی ڕەواندوزێ. ئەوە مەثەڵەن بێخاڵا تەلەفریکا ئەو شوێنانە گەلی عەلیبەگا بۆی زەعامێکی زۆرەکەوی تێرانە. بەپێی دوا ئاماری دەستەی گەشت و گوزار 243,000 گەشتیار لە ماوەی 10 ڕۆژ واتە لە 12 ئادار تاوەکو 22 ئادار هاتوونەتە هەرێمی کوردستان. لە ڕێژەی 173 گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوون. ڕێژەی گەشتیاری ئێرانی لە 116 و هاوڵاتیانی تورکیاش بە ڕێژەی لە 106 پلەی سێمی گەشتیارانیان گرتووە. لە 105 سەردانیکەرانی هەرێمی کوردستان لە وڵاتانی دیکەوە هاتوون. بەراورد بە ساڵی ڕابردوو کە 234,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە، ڕێژەی گەشتیاران لە 104 زیادی کردووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری بێخاڵ لە قەزای ڕەواندوز.